پێم خۆشە باسی ئەو چیرۆکەم بۆ بکەین کە باوکی بەڕێستان باوکی خوالی خۆش بوو بەجلی مەلایەتیەوە چۆتە دائیرەی ئەمنی ئەو کاتە و بۆ ئازادکردنی کۆمەڵێک کەت چۆن بۆ بابەتە؟ ئەوە ساڵی 1963 بوو. بەڵێ. کودەتای بەعس عەبدولکەریم قاسمی لابرد، عەبدولسەلام عارف هاتە جیان. بەڵێ. ئەو کاتی مام جەلال بەڕەحمەتی هات بۆ وەفدێک بەجلی کورتی دەیبینن دەستە بەغدایە و مفاوەزات دەکا و دەستە قاهیرە وەفدێک لەوێ لەگەر جەماعە عەبدولناسر ڕەسمی هەیە. ئەو ماوەیەیە پێیان گوت لامەرکەزی. بەیانێکی لامەرکەزی دەرچوو خەڵک کەیف پێ هات. بەلان لە هەولێر متصەریفی هەولێر کابرایەک بوو بەدرنی عەلی ئێستاش پیاوە قەدیمەکان ناوەکەی لەبیر ناکەن. زۆر توندڕە بوو. کەس نەدەوێرا مواجهەی بکە. ئەو ڕۆژی کە بەیانی لامەرکەزی دەردێ مەکتەبی کچانی هەولێر ئەگە بچێ سەر دەرگای ئەحمەدیە تەماشای بکەی ئەو کاتی چۆل بوو. مەکتەبی کچان ئینسانیۆی کچان لێمان دیار بوو. ئیدی کە بووە هەرا ئەمەش کچکە بووین ئەم چوومە سەر ڕۆخی دەرگای ئەحمەدیە لەوێن دەڕا مەکتەبم دەدیت هاواری ژنان کچان دەمان بیست چووکە بەخۆ دەزانێت جێگایەکی بەرز بی و ئەوە چۆریشە سیارە هەبووە و دەنگەکان دەهاتن لە قیژەی قوتابیان و لە ئەترافی قوتابخانە زیلی عەسکەری ڕاوەستا بوو لە دوو ڕادیار بوو وەلەو کچکە بووم بەڵام دیار بوو لێمە. ئەمەش لەسەر نەرمینی خوشکم دەترسام لەوێ پێنجی ابتیدایی بوو پێنجی سانەوی بوو. هەروە ژنی خاڵم و مامۆستایەکان هەموو ناسیار و ئەوان نەمان نەزانیت چ ڕوویدایە. بەڵام پاش سەعاتێک دوو سەعاتیکە نەرمین گەڕاوە ماڵێ گوتی ئەم لەسەر دیواری مەکتەب خۆم ئاودی و کرد و لە یەک ڕامە دیتمان ئەمان دابەر قرپازە لێیان دەداین وە زۆریان سواری زیلی عەسکەریان کردن ئەو کسانەیان و مامۆستایان هەموو برد. ئەوە وەکو منداڵ مەشهەدەکە. مەشهەدی دووەم یعنی بێتە بەرچاوم ئەوە بوو لەکوێ ئێستا ئاڵای کوردستان لە قەڵات ساحەکە. ماڵمان ئەو دووخانەی سەر فولکەکە ئەوە ماڵی مەیە بەلان لۆکرەی بوو لەگەر سێ دوکانەکە. ماڵی ڕئیسیمان پشتیوی بوو 400 مەترێک بوو. لەوێن دەڕا لە پەنجەرەی تەماشام دەکرد ئەو ساحەیە خەڵکێکی یەکجار زۆری لێیە پیا و ژن نەمزانی چییە ئێوارە بوو. پاشان کە زانیم ئەوانە هەموو هاتبوون هەموو خوشی گیرایە و خێزانی گیرایە و کچی گیرایە ناشوێنم بچنە دایرەی حکوومەت و ئەوانە پەنایان و بابم پینا بوو. ئەوەی کە پاشان زانیمان تەفاسیلەکەمان زانی بابم تەلەفۆن دەکا ئەوەی لۆی باس کردی تەلەفۆن دەکا لە مەودیر شۆرتە خەڵکی تەلەعفەر بووە دەڵێ وەڵڵا قاضی ئەفەندی المتصرف في نادي العسكري نادي عسكرية نقل دائرية لنادي عسكرية نادي عسكري چۆن دەرەیە ئێستا دەچێ بەرلەمان لا چایخانە بایزی لە پرزگە بڕۆ ژۆرێ ئەو جادەیە بەدەستە چەپت ئەو نادی عسکەری نادی عسکەری دەکات چ دەکات باخچەشی گەورە لە ژوورەوە هۆڵی تێدایە زابتەکان لەوێن دەر مەشروب دەخۆنەوە یعنی هەر یەکە و وەکو نادیەکانی ئێرکانە بام بە مام عەلی سایغ دەڵێ بم بە نادی دەڵێ ئەفەدی کو دەچی ئاخر متصەریف لەوێیە خۆ من ناهێنم ئەو ژنانە ئەو شەوە لە سزم ببینێن. جا دەڵێ کە من کە چوومە نادی کە چوومە ژۆرێ بە جوبە و عەمامە و فێس و جلکی مەلایەتی و نادی و لەولا دەیان کەس دانیشتنەوە سەر مێزی خۆیان مەشروب دەخۆنەوە وێسکی دەخۆنەوە کە منیان دیت لە ناوەندی نادیت ڕاوەستایمە بە دوای بەدرەدین عەلی دەگەڕێم هەندێکیان دەدی دەگوت بێسکەکان دەی ناخوارێ جا حسێبی ئەوەی بکە ساڵانی 60 حتا زابتەکانیش قیەم و ئەخلاقیان جیاواز بوو. لە دوو ڕادیتم بەدرەدین عەلی هاتە بەرامبەرم گوتی قاضی ئەفەندی ئەنتە والنادی يعني قاضي ئەفەندی تۆ
هاتنت لبو نادي بەڵێ قلت مش يكسم جاب دا قلت بدر الدين علي واستجن النساء سن او بيت غريبه كم بيم بزرشي ملايين بمنادي او اندش تو غريبه بيت ناخوشه بيم كبلين بدر الدين علي جني قرتيا قلت عندك راوستا دم شاي ترب وده قلت اخر هذولا سبوا الثوره قلت دستي قلت بابشنا ليكون رانا وستين كتسوينا جوري مجادله ملقا كرت آية حديث منه هنا قلت مجموعة كان هرهم لا يبون قلت في الأخير قلت استاذ سبكم قلت مش اسمك تلفوني هقرا بمدير شرطة بلي أو كتسو أفرتاني بزيبلن برا الله كان أقر دتوي حبس يانكي هم يابينا مالي من وقت خوي جن ندسوا حبسي مالك ده عيبة لو تولي كان حتى عمر ما بيد برد علي شوق ثاني سزنك قلت والله هسه شو تلفوني كردو رجلك كان أعزاتك